بناوی خواهی بخشنده و مهربان. سلاو لهاوران و عزیزان. من نیات معین دیسان اول خدمت ایوه بو پیشکش کردن ویدیویکی تر لزنجیره ویدیوکانی بدستێنانی پارە لە ئینتەرنێت. هاوڕێیان لێرە چەنێلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێتە کە من هەفتانە 2 ویدیو لە ڕێی چەنێلی یوتیوب وهروەها پیجی فیسبوک بڵاوەکەمەوە دۆلاری ئەمریکی وهروەها دراوە ئەلکترۆنیەکان بەدەست بهێنی بۆ ئەوەی تۆ هیچ یەک لەم ویدیوانەی لەدەست نەدەی و هەر کاتێکە من ویدیویەک ئەپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نۆتیفیکیشنەوە تۆی ئاگادار بکاتەوە و تۆش بەشداری لەم وێبسایتانە بکەیت. بەڵێ هاوڕێیان هەروەکو لە ئەسامبلەی ویدیوەکەتان دیت کە ئێوە ئەتوانن لە ڕێی ئەم وێبسایتەوە دۆلار بەدەست بهێنن و پارەکە لە هەرێمی کوردستان وەربگرن لە ڕێی مستێرکارتەوە. بەڵام پێشەوەی بچینە ناونووسین لەم وێبسایتەی هاوڕێیان شتێکەی ئەمەوێ بۆ ئێوە باس بکەم. من داوای لێبوردن لە ئێوەکەم کە ناتوانم جوابی مەسێجەکەتان بدەمەوە چ لە فیسبوک چش لە تەلەگرام. من زۆر داوای لێبوردن لە ئێوەکەم چونکە من سەرقالی وێبسایتە باشەکانم کە بۆ ئێوە هەفتانە 2 ویدیو بڵاو بکەمەوە و وێبسایتە باشەکان کە بەڕاستی پارەیەدەن. بەڵام وام پێ باشترە هاوڕێیان کە گروپێکی چەت بکەینەوە لە تەلەگرام و لەو گروپەی ئێمە هەمومان کو ببینەوە و بۆ ئەوەی هەر کەسێ پرسیارێکە بێ لەوێ پرسیارەکەی عەرز بکات و هەمومان بەیەکەوە لەو گروپەی بەشدار بین. بەڵێ هاوڕێیان هەروەکو لە ئەسامبلەی ویدیوەکەتان بینی کە ئێوە ئەتوانن لە ڕێی ئەم وێبسایتەوە دۆلار بەدەست بهێنن و لە هەمان کاتدا لە هەرێمی کوردستان پارەکەی وەربگرن. بۆ ناونووسین لەم وێبسایتەی هاوڕێیان من لینکێکم نەژێرم ویدیۆی دانەوە لە دیسکریپشنی یوتیوب کاتێکە کلیک لەسەر لینکەکە یەکەن دێنە و سەوحەیە. بەڵام پێشەوەی هاوڕێیان لێرانە هەروەکو بینن ئەوەندە کەس ئۆنلاینە لەم وێبسایتەی و ئەوەندە یوزەریشی هەیە تاکو ئێستا. بەڵێ هاوڕێیان کلیک لەسەر کرێت ئەکاونتەکەی کاتێکە کلیکت کرد لێرانە هاوڕێیان ناونووسین تەنها ناوێکی ئەدەیە ناوی چوونە ژوورەوەت بۆ ناو ئەم وێبسایتە و هەروەها جیمیل. جیمیل ئەدرێسەکە هاوڕێیان خۆت بێ واتە شەخسی خۆت بێ چونکە دواتر لەلایەن ئەو وێبسایتەوە مەسێجەکت بۆ دێ بۆ جیمیلەکە کە وشەی نهێنی تێدایە واتە تۆ بە وشە نهێنیەی ئەتوانی بچیتە ناو ئەم وێبسایتەی. کاتێک کە ناوەکەت نووسیوە جیمیلەکەشت نووسی هاوڕێیان ئەم وشایە شت پڕ کردوە کەپچاکەشت ئەنجامدا لێرانە لەسەر کانتینیو کە کلیکت کرد ئیمەیلێک بۆ جیمیلەکەتە چی هاوڕێیان کە مەسێجێکە و وشەی نهێنی تێدایە کە تۆ هەموو جارێ بە وشە نهێنی ئەبی بچیتە ناو ئەم وێبسایتەی. بۆ نمونە من ناونووسینم کورد هاوڕێیان لێرانە لاگینەکەم ئاگاتان لێبێ لێرە زۆر گرینگە ئەگەر کە ناونووسینت کرد مەسێجەکەت بۆ نەهات واتە وشەی نهێنی نەدایە لێرانە دێتە خوارەوە هەروەکو بینن لێران هاوڕێیان لە خوارەوە تکایە پێشەوەی هاوڕێیان ویدیۆکەی بە پێش مەیخن چونکە دواتر پرسیارم لێ مەکەن چونکە شتی گرینگەکان لە ناوەڕاستیان ویدیۆی باسکراوە بە تەواوی ویدیۆەکەی تەماشا بکەن هەموو 5-6 دقەیە بۆ ئەوەی باش تێبگەی و هەلە نەکەی. کاتێککە ناونووسینت کردووە مەسێجەکەت بۆ ناوتاوڕان دیسانەوە دێتە لێرانە کە چوویتە سەر لاگین دێتە ئەو بەشەی هاوڕێیان لەسەر ڕێستۆری کلیکەکەی لێرانە جیمیلەکەت کە دایتە ئەم وێبسایتەی کە ناونووسینت کرد دیسان لێرانە ئەنووسیەوە و لێرانەش داوای چوێنەک لە تووەکە هەلە بژێری و دواتر لەسەر ڕێستۆری کلیکەکەی. کاتێکە ئەو کارەت ئەنجامدا هاوڕێیان یەکسەرم مەسێجەکەت بۆ دێت و وشەیەکی نهێنی لە ناو ئەو مەسێجە هەیە کە وشەی نهێنی تەدەتی ئەم وێبسایتە و تۆ کاتێکە لاگینەکەی هاوڕێیان لێرانە جیمیلەکەتە نووسی و ئەو وشە نهێنیەی کە وێبسایتەکە بوو مەسێجەکەت ناردووە لێرانە نووسین و دواتر لێرانە داوای گوڵیەکە لاگینەکەی. بەڵێ هاوڕێیان هەروەکو بینن من ئێستا هاتمە ناو داشبۆرتی خۆم لەم وێبسایتەی. هاوڕێیان بۆ ئەوەی ویدیۆەکەی زۆر درێژ نەکەمەوە یەکسەرە چینە سەر ئەو بەشەی کە چوو ناتوانانی لێرانە پارەی بەدەست بهێنی. لێرانە هەروەکو بینن هاوڕێیان یەکەم ئایکون کاتێکە کلیک لەسەرەکەی لێرانە چیتە سەر بەشی تاسک واتە کارەکان چەندین کارتە دەتێ هەروەکو بینن لێرانە بەڕێزم
بەڵێ هەوڕان هەروەکو بینن لێرانە 340 لاپەڕە هەیە و لە هەر لاپەڕەیەکیش چەندین کار هەیە بۆ خۆتان ئیتر بڕیار بدەن کە چەند پارە ئەتوانن لێرانە ڕۆژانە لەم وێبسایتەی کار بکەن. پێشەوەی بچینە سەر کارەکان هەوڕێم، ئەم وێبسایتە نزیکەی 7 ساڵەکە کارەکە و یەکێکە لە باشترین وێبسایتەکان لە جیهان هەوڕێن. ئەوەی بە تەعدا وارم کە 7 ساڵە تاکو ئەمڕۆ کە من بۆ ئێوە ڤیدیۆکەی زەبطەکەم و دروستەکەم تاکو ئەمڕۆ پارەکەی بەخشیوە، واتە ئەم وێبسایتە یەکێکە لە باشترین وێبسایتەکانی جیهان و بەرامبەر هەر کارێک بڕی دولارەکە نووسرایە، واتە بۆ ئەنجامدانی ئەم کارە بڕی 10 دولاری وەرەگری. لەسەرەوە هەوڕان پێشەوەی بچینە سەر کارەکان، ئەگەر لە زمانی وێبسایتەکە تێناگەی ئەبێت ترانسلیتی بەکاربێنی، ترانسلیتی گوگل کە من لێرانە زۆر بە ئاسانی ترانسلیت و فارسیەکەم و توش هەر زمانەکەت پێ باشبی ئەتوانی ئەو زمانەی بەکار بهێنین. بوو نمونە لێرانە هەوڕان کاتێک کلیک لەسەرەوەکەی بەشی یوتیوب هەیە، ئینستاگرام هەیە، فیسبوک هەیە، تەلەگرام، کاپچاکان و بوو نمونە لێرانە من بەشی یوتیوب هەڵەبژێرم و کلیک لەسەر ئەو ئایکۆنەیەکەم. لێرانە تەنها بەشی یوتیوبم بوو دینیت هاوڕێیان. لێرانە کەسەکان هاتینە، بوو نمونە کەسەکە هاتیە یوتیوبی خۆی، چەنەلی یوتیوبی خۆی دایتان وێبسایتەی بۆ ئەوەی بینەر و لایک و کامنتی هەبێ و پارەی دایتان وێبسایتەی و ئەم وێبسایتە کەمێک لەو پارانەی بەمە بەخشێ. ئینستاگرامیش هەیە، فیسبوک هەیە، تەلەگرام هەیە، کەپچە هەیە و چەندین وێبسایتی تر هەیە کە ئێمە توانین بە ئەنجامدانی ئەم کارانە دۆلار بەدەست بهێنین. لێران هەروەکو گوتم بوو نمونە من بەشی یوتیوب هەڵەبژێرم، لەسەر ئایکۆنەکە کلیکم کرد. لێرانە تەنها ئەو کارانەم بوو دێن کە یوتیوبن. بوو نمونە لێرانە ئەو کەسم بوو نمونە کاتێک کلیک لەسەر کارەکەیەکەی هاوڕێیان لێرانە دێتە ئەو سەوحەیە، لەسەرەوە بڕی دولارەکە نووسرایە کە تو ئەو کارێک کە ئەنجام بدەی بڕێ 10 دولاری وەرەگری. شەرحی وەزیفە هەیە کە تو ئەبی کارەکەی بە جوانی بخوێنی کە ئەو کەسە داوای چ کارێکت لە تو کردووە، چ کارێک لە توی کردووە. زۆربەی کارەکان سابسکرایب بوو، کامنت و ئەوانان هاوڕێیان لە بەشی یوتیوبە، بەڵام بۆ ئەوەی کارەکە بە جوانی ئەنجام بدەی و هەلە نەکەی کارەکە بە تەواوی بخوێنەرەوە کە داوای چ کارێک لە تو کردووە و لێرانە شەروەکو شەرح کردووە هاوڕێیان چ بۆ ئەو کەسەی بنێری بۆ ئەوەی کارەکەی بە تەواوی ئەنجام بدەین. بۆ ئەنجامدانی ئەم کارە هاوڕێیان کلیک لەسەر ئەو ئایکۆنە کەسکەیەکەی کە کلیکت کرد دێتە ئەو سەوحەیە. چەنێلەکە سابسکرایب بکەن، زەنگولەی تەنیشتێ دایگرن بۆ ئەوەی هەر کاتێ من ڤیدیۆ نوێ بڵاوەکەمەوە ئێوە ئاگادار ببنەوە. لێرانە کلیک لەسەر ئایکۆنەیەکەی و یەکسەرە چیتە ناو یوتیوبی ئەو کەسەی. من قەپاتەکەم بۆ ئەوەی قوانینی یوتیوب جێبەجێ بکەم و ڤیدیۆکەم کۆپیڕایتی نەبێ. کاتێک کە لێرانە شەرحی وەزیفەکەت خوێند و تێگەیشتی کە چ کارێک ئەنجام بدەی، دواتر سکرینشاتێک لە کارەکە یەگری هاوڕێیان. بوو نمونە بۆ ئەوەی ئێوە زیاتر تێبگەن هاوڕێیان، بوو نمونە ئەگەر ئەوە یوتیوبی کەسەکە بێت سکرینشات لەو کارە ئەگرم کە من ئەنجامم داوە و دواتر سێڤی یەکەم. لێرانە لەسەر ئەو ئایکۆنەی کە کلیکت کرد ئەو وێنە کە گرتیتت لە یوتیوبی کەسەکەی کلیکەکەی وە لەو بەشەی دانی. هەر بەم شێوەیە هاوڕێیان سکرینشاتەکەی لێرانە دانی و دواتر لەسەر ئەو ئایکۆنە کەسکەی کلیکەکەی کە کلیکت کرد ئەو کارە یەکسەرە ئەچی ئەو کارەکە ئەنجام داوە ئەچی بۆ کەسەکە بۆ وێبسایتەکەوە. ئەگەر کارەکەت بە تەواوی ئەنجام دابی دواتە هەلەت نەکرد بێت پارەکە لە ماوەی 24 ساعتا دێتە ناو حسابیت و لەسەرەوە زیاتەکە هاوڕێیان. هەروەکو بینن لێرانە من 8 کارم ئەنجام دابوو کە 4 کارم تاکو ئێستا پارەکەم وەرگرتووە. لێرانە زیاتە بێ لەسەرەوە هاوڕێیان کە هەموو 2-3 دقیقە کارەکانم ئەنجامدا 4 سنتم وەرگرت لێرانە لەسەرەوە و توش کە کارەکان ئەنجام دەدەی دێتە ئەو بەشەی هاوڕێیان. لێرانە من 8 کارم ئەنجام دابوو، 3 لە 4 لە کارەکان تاکو ئێستا پارەکەم وەرگرتووە، بەڵام لەبیر نەکەن کارەکان بە جوانی بخوێنم بۆ ئەوەی تێبگەن و بە تەواوی ئەنجامی بدەن هاوڕێیان.
و کارێکیش هەڵام کردووە کە دیسانەوە یەک لە کارەکان هەروەکو لێرە ناتوانم دووبارە بچم هەمان کار ئەنجام بدەم بۆ ئەوەی پارەکەی وەربگرم یاخود ئەتوانی ئەنجامیش نەدەی و بچی کارێکی تر ئەنجام بدەیت. بەڵێ هاوڕێیان ئیتر خۆتان بڕیار بدەن کە لەم وێبسایتە چەند کار هەیە واتە لێرانە چەندین کار هەیە کە تۆ ئەتوانی ئەنجامیان بدەیت. هاوڕێیان هیچ وێبسایتێک لە ئینتەرنێتە نییە کە بێت بە بەلاش پارەتان بداتێ. کاتێک کە تو سعات 8 بەیانی هەلەستی و ئەچی داوامی حکومیەکە یاخود لە بنکەیەک داوامەکەی تاکو سعات 3 و 4 ناهیتە ماڵەوە ئەوەش هەر ئەو حسابەی بوو بکە ئەو وێبسایتانە هاوڕێیان ئەگەر تۆ تەنها لەم وێبسایتەی بە جوانی کار بکەی و لە کارەکان تێبگەی من دڵنیاتەکەمەوە کە تۆ ڕۆژانە 40-50 دلاری لەم وێبسایتەی کارەکەی هاوڕێیان دڵنیا بکە کارەکەی چونکە لێرانە هەروەکو دیارە لێرانە کار تەواوبوونی نییە هەرچەند کە بتواتوانی لێرانە کار ئەنجام بدەیت بەڵام شتە گرنگەکە ئەوەیە کە بە جوانی لە کارەکەی تێبگەی و بۆ ئەو کەسەی بنێری و وەلا ماوەی 24 ساعتە پارەکەت وەربگری لێرانە هەروەکو بینن هاوڕێیان. زۆر بەشەیە هەروەکو گوتم لێرانە لە هەموو بەشەکە ناتوانانی پارەی وەربگری چەندی ئەو شریتە کەسکەی ببەیە پێشەوە کارەکانی 2 دلاریت بودینی بوو نمونە 3 دلار و چەندیش بینیە پاشەوە ئەو شریتە کەسکەی کارە ئاسانەکانت بودێنی و پارەکەش کەمترە. بەڵام یەک شتی تر ڕێفرالە کاتێکری لەسەر ڕێفرال سیەکەی لێرانە بەشی سێم لە سێم هاوڕێیان لینکێکتە دەتێ لێرانە تۆ بە دابشکردنی ئەو لینکە و کۆپیکردنی ئەو لینکە و دابشکردنی بەسەر دوست و هاوڕێ و ئاشنان زیاتر لەم وێبسایتەی پارەی بەدەستێنین واتە لیnkە ڕێفرال زۆر گرنگە هاوڕێیان. بەشێکی تر لەم وێبسایتەی کاتێکری لەسەر باڵانسیەکەی خودی باڵانسەکە هاوڕێیان لەسەرەوە پشگیری لە ڤیزا کارت و مێسێر کارتیشەکە کە زۆر بە ئاسانی تۆ ئەتوانی لە هەرێمی کوردستان پارەکەت وەربگری واتە زۆر باشە هاوڕێیان تۆ لە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ ئەتوانی پارەکەی وەربگری و هەروەها وێبمانی بوو وێبمانی کاتێک کلیکەکەی لێرانە کە گەشتیە 10 سنت کە زۆر کەمە هاوڕێیان تۆ بە 5 دقیقە توانی بگەیە 10 سنتی ئەگەر کارەکەم بە جوانی ئەنجام بدەیت لە وێبمانی بە 10 سنتی ئەتوانی پارەکەی وەربگری کە من لینکی چۆنیەتی باشاریکردن لە حساب بانکی وێبمانی لە ژێرم ڤیدیۆی دانێم لە دیسکریپشنی یوتیوب بۆ ئەوەی تۆ حساب بانکی وێبمانیشت هەبێم و هەروەها بوو مێسێر کارتیش لێرانە کاتێکە گەشتیە 20 دلاری هاوڕێیان لەسەرەوە نووسرایە تۆ ئەتوانی پارەکەت وەربگری. هیوادارم ئەم ڤیدیۆش بۆیەوە بەسوود بوو بێ هاوڕێیان. سوپاسی ئێوە ئەەکەم کە تاکو ئێستا بینەری ئەم ڤیدیۆی بوون سوپاسانەکەم. هەر ڕەخنەیەک کامنتێک پرسیارێک هەبوو لە ژێر ڤیدیۆە لە چەنەلی یوتیوبە بووم بنووسن من بە چاوان جوابتان ئەدەمەوە. تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر و هەروەها فێرکاریەکی تر هەمووتان بەخوای گەورە سپێرم. خوا یار و پەنای ئێوە بێت. خواتان لەگەڵ.